گەرتۆی هاوڵاتی ئەم دەبەیە بەکار بهێنی و لەسەر شەقام فڕێدەی ئەوە 1000 ساڵی پێویستە تاوەکو هیچ ئاسەوارێکی نامێنێ. فەرمانگەی ژینگەی هەولێر تابلۆیەکی پڕ زانیاری ژینگەیی لە نێو سنتەری شاری هەولێر داناوە و چەندین زانیاری بۆ تۆی هاوڵاتی لەسەر نەخشاندووە. من پێتان دەڵێم لەم تابلۆیەدا ماوەی لە ناوچوونی پاشماوەکان لە سروشدا دەخاتە ڕوو. ئەم دەبەیە کە بەدەستمەوەیە ئەگەر فڕێی دەی ئەوە 1000 ساڵی پێویستە تاوەکو لە ناو دەچێت. شوشە کە مادەیەکی ڕەخترە 4000 ساڵی پێویستە تاوەکو هیچ ئاسەوارێکی نامێنێ. قوتووی کانزایی 100 ساڵی پێویستە ئەمەش نمونونەکەیە کە دایناوە. پلاستیک لە جۆری دیکە 400 ساڵی پێویستە تاوەکو لە ناو دەچێت. بینە سەر کاغەز 3 مانگی پێویستە کاغەز 3 مانگی پێویستە تاوەکو ئاسەواری نامێنێ. فلتەری جگەرە 2 ساڵی پێویستە کە جگەرە ئێمە بە شتێکی یاسایی دەزاین و فڕێ دەدەین ماوەی 2 ساڵی پێویستە تاوەکو دەتوێتەوە و ئاسەواری نامێنێ. بنیشت 5 ساڵی پێویستە تاوەکو لە ناو دەچێت. پاتری 300 ساڵی پێویستە تاوەکو لە ناو دەچێت. ئەم زانیاریانە لەلایەن فەرمانگەی ژینگەی هەولێر لە نێو پارکی شاری هەولێر دانراو بووەتە تابلۆیەکی سەرنجڕاکێش بەلای هاوڵاتیانەوە بۆ ئەوەی هۆشیاری کۆمەلگا زیاتر بڵاو بێت.